بینەرانی بەڕێز دار شوێنێکن سڵاوتان لەبێت من کامەران حاج عۆمەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم باسی ڕۆژ ئەم ڕۆژ وەکو ڕۆژانی پێشوو دوو تەوەر شرۆڤە دەکات تەوەرێکمان تایبەت دەبێت بە هەوڵەکانی فراکسیۆنەکانی نێو پەرلەمانی کوردستان بۆ کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان وەک دەزانرێتن ماوەیەکی زۆرە پەرلەمانی کوردستان بەهۆی کێشە نێوخۆیەکانی نێو حزبە سیاسەکانی هەرێمی کوردستان لە کار کەوتووە تەواوی فراکسیۆنەکانی نێو پەرلەمانی کوردستان لەگەڵ ئەوەن پێشەوەی ڕێککەوتنی سیاسی لە نێو حزبە سیاسەکان لی بکەوێتەوە لەگەڵ ئەوەن پەرلەمانی کوردستان بۆ ڕاکردنی کاروبارەکانی هەرێمی کوردستان و کاروبارەکانی هاوڵاتیان کە بە شێوەک لە شێوەکان لە بەشێکی زۆری ژیانی نێو هەرێمی کوردستاندا کۆسپ و ئەستەم دروست بووە بەڵام ئەوەی تاوەکوی ئێستاکە بۆتە گرفت لە بەردەم کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان بە ئاشکرا کە باز لە ڕێککەوتنی سیاسی پێش کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان دەکات پارتی دیموکراتی کوردستانە بابزانین بۆچی پارتی دیموکراتی کوردستان ئەوەندە سوورە لەسەر ئەوەی پێش کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان دەبێ ڕێککەوتنێکی سیاسی لێ بکەوێتەوە بۆ قسەکردن لەسەر ئەم مژارە ئومێد خۆشناو سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لە پەرلەمانی کوردستان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە بەڕێز ئومێد خۆشناو بەخێربێن بۆ کوردستان 24 زۆر سپاس کاکەمرە دیارە هەوڵێک هەیە دەگوترێت هەوڵی جددین لەلایەن فراکسیۆنەکان نێو پەرلەمانی کوردستان بۆ کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان ئەگەر هاتوو پارتی دیموکراتی کوردستان ڕازی نەبوو بەوەی بەشداری لە دانیشتەکانی پەرلەمانی کوردستان بکە ڕازی نەبێ دانیشتنەکە لە شاری هەولێر ساز بکرێ بە سەرۆکاتی دکتۆر یوسف محەممەد ئەوان بیریان لەوە کردوتەوە دانیشتنەکە بگوازنەوە بۆ پارێزگایەکی دیکەی هەرێمی کوردستان پرسیار لێرەدا زیاتر بەڕاشکاوی بیکەم ئەوەیە بۆچی پارتی دژی کاراکردنەوەی پەرلەمانی کوردستانە زۆر سپاس سەرەتا بەشی کۆتایی پرسیارەکەت وەڵام دەدەمەوە پارتی دیموکراتی کوردستان دژی کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان نیەوە پارتی دیموکراتی کوردستانەوەی هێزەیە زیاتر لە هێزەکانی دیکە بە لە کارکەوتنی پەرلەمان نیگەرانە لەبەرەوەی بنەمای کارەکانی ئەم خولەی پەرلەمانی کوردستان لەسەر ئاساسی تەوافقی نیشتیمانی بوو ئەو تەوافقە نیشتیمانیە بەلای ئێمە لە پارتی دیموکراتی کوردستان و فراکسیۆنی پارتی ببووە بەشێک لە مەبدە بۆیە کاتێک ئەو تەوافقە نیشتیمانیە تێکیش چوو ئێمە چەمانگێک پێشترش هەم ڕایگەشتیمان لێ ئاگادار کردەوە تەواوی هێزەکانمان ئاگادار کردەوە کە ئاراستەیەکەیە دەیەوێت ئەو تەوافقە نیشتیمانیە تێک بدە فعلەن توانیشیان ئەو تەوافقی نیشتیمانی یەکڕزی نیشتیمانیە ئامادەکاری ئێمەی خەڵکی کوردستان بۆ ئەگەرەکانی ناوچەکەی ئێمە تێچ بدەن بۆیە ئێمە قەتعیەنەوە ڕەت دەکەینەوە پارتی دیموکراتی کوردستان دژی کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان نیە هەموو لایەکیشمان باز لە کاراکردنەوەی پەرلەمان دەکەین بەڵام شێواز و دنیابینین و تێفکرین و ڕوانینمان بۆ شێوازەکانی کاراکردنەوەی پەرلەمان جیاوازە ئێمە شێوازێکی واقعیانە و ڕێزگەیەکی واقعیانەمان گرتوتە بەر کە پێمان وایە و ئەساسەی بووە کە بەکارخستنی پەرلەمان ئێمەش دەپرسین لە 22 نۆی 2013 هەڵبژاردن کرا لە 6/11 سوێندی ئەندامانی پەرلەمان و ئەندامانی پەرلەمان سوێندی یاساییان خوارد دوای 6 مانگ دەستی سەرۆکایەتی پەرلەمان توانیمان هەڵی بژێرین ئەو 6 مانگە لە پێناو دروستبوونی و تەوافقە نیشتیمانیە بوو بۆ ئەو کات نەمانتوانی ئەگەر ئیرادەی ئەندامی پەرلەمانی باسی لێوە دەکەین ئیرادەی فراکسیۆن و وزە نەزەری جیاوازی باز لێوە دەکەین بۆ ئەو کات نەمانتوانی دەستەیەکی سەرۆکایەتی دوور لە تەوافق و دوور لە سازانی نیشتیمانی و دوور لە ڕێککەوتنی سیاسی پێک بێنین و لە ماوەی ئەو 6 مانگەدا ئێمە توانیمان بگەینەوە ڕێککەوتنە سیاسیەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کە پاکێجێک بوو لەگەڵ کارەکانی حکوومەت و پۆستەکانی حکوومەت تەوافقەکەمان ئەنجامدا دەستی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانمان هەڵبژارد لەو کاتیشدا پۆستی سکرتێری پەرلەمانی کوردستان وە بەر فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەوت ئەوان لە هەندێک لە حەزە و سەرنجیان دوایە خست بۆ دوای مانجی 4 مانجی 3 بۆیە ناکرێ ئێمە بەو شێوازە پێمان وابی پەرلەمانی کوردستان بە واژوو کۆکردنەوەی ئەندامانی پەرلەمان کارە دەبێتەوە لە ڕووی یاساییەوە دوو ڕێگامان لە بەردەمە بۆ ئەنجامدانی کۆبوونەوەی پەرلەمان لە حالەتی ئاساییدا یەکەچان بانگەوازی سەرۆکی پەرلەمان و ئەعلانی بەرنامەیکاری سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانەکە سەرۆک و جێگر و سکرتێری پەرلەمان واژووی دەکەن و سەرۆکی پەرلەمان بانگەواز بۆ ئەندامانی دەکا ڕێگای دووەمیشیان ئەندامانی پەرلەمان بۆ بابەتێکی دیاریکراویان ئەندامانی پەرلەمان واژوو کۆ دەکەنە داوای لە سەرۆکایەتی پەرلەمان دەکەن کۆبوونەوە ئەنجام بدرێ بەڵام ئایا ئێمە ئێستا لەو دۆخەداینە پەرلەمان لە حالەتێکی ئاساییدا نەخێر بۆیە دەڵێن ڕێککەوتنی سیاسی بێمە سەر
کرۆچی پرسیارەکەت کاتێک ئێمە لە فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان بانگەشەی ئەوە دەکەینیان دەڵێن دەبێت ڕێکەوتنی سیاسی ئەنجام بدرێت یەک ئامانزمانەیە ئێمە ڕێکەوتنێکی سیاسیمان هەبووە لە دەرەوەی پەرلەمان پۆستەکانی پەرلەمانمان پێدا بەش کرد حکوومەتمان پێدا بەش کرد ئەو ڕێکەوتنە سەرکەوتو نەبوو و زۆر بەڕاشکاویش بە خەڵکی کوردستانمان بووە. کاگومێت بە پرسیار و وەڵام هەبێت بۆی بینەرانیش لە بێگومان کۆمەڵێک پرسیاریان هەیە لە پارتی دموکراتی کوردستان پێم باشە پرسیاری خەڵک بکەین ماوەکی زۆرە هەوڵی جددی هەیە بۆ ئەوەی نێوماڵی کورد ئاسایی ببێتەوە بە تایبەت پەیوەندیەکانی نێوان پارتی دموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕان ئاسایی بکرێتەوە بەڵام هەموو هەوڵەکان هەوڵی یەکگرتووی ئیسلامی کوردستان و هەوڵی نوێنەری سەرۆکی هەرێمی کوردستان هەموو هەوڵەکان سەرکەوتوو نەبوون تەنانەت هەوڵی یەکێتی نیشتمانی کوردستان. ئێوە چاوەڕێی چی دەکەن؟ ڕێکەوتنی سیاسی نایەتەکایەوە هەردوو لەسەر وەکو زۆربەی سیاسەکان باسی لەوە دەکەن قسەی ئێمە نەبێتن لەسەر ئینادی و کە لە ڕقی خۆیان ئامادەنین سازش بکەن لەگەڵی یەکتر. بۆچی ئێوە وەکو پارتی دەرفەت بە پەرلەمان نادەن وەکو دەستپێشخەری یەکەم کارەکانی خۆی ئاسایی بکاتەوە و کاروباری خەڵک ڕانەوەست. لەو پرسیارەشدا دوو ڕووی هەیە ڕوویەکیان بریتە لەوەی کە باز لە ڕێکەوتنی سیاسی نێوان هێز و لایەنە سیاسیەکان و مبادرەکان دەکەین ئێمەش لەوانەیە ئێستا کاتی ئەوما بیتن هەموو ئەو ڕاستیانە بخرێتە ڕوو کە ئەو کەسانێ میانگیریان کردیان ئەو هێزانێ میانگیریان کردیان ئەو وەفد و نێردانەی کە چوونەتە لای لایەنەکان بۆ ئەوەی کۆبنەوە ئەنجام بدرێتن کامە هێزە ئینادی دەکاتن لە بابەتی ئینادیدا. بۆیە پارتی دموکراتی کوردستان لەگەڵ بزوتنەوەی گۆڕان ئینادی پێم وایە زۆر وازەحە پارتی دموکراتی کوردستان زۆر زوو ڕێگەیان تاکە ڕێگای بەردەممان مێزەکانی گفتوگوۆیە دەبێ حیوار و گفتوگوۆی نێوانمان دەست پێ بکاتەوە دەبێ بە تێگەیشتنی هاوبەش بە ڕێکەوتن کۆبوونەوە ئەنجام بدەین لە یەکتر بگەین پرسیارمان گۆڕان بۆ دەست پێشخەریەکانی سەرۆکی دیوانی سەرۆکاتی هەرێمی کوردستان ئامادەی خۆی دەربڕی بەڵام وەکو ینی بەرپرسانی بزوتنەوەی گۆڕان باسییان لەوە کردیە پارتی ئامادە نەبووە تەنانەت لەسەر هیچ لێک لەو داواکاریانی ئەو سازش بکات ئەوان کۆمەڵێک پێشنی مەرز نییە داواکاریەکانی هێزێکی دیاریکرا و بەشێکی گرنگ بی لە هەموو ڕاستیەکانی ئەو وڵاتە. ئێمە داوای گفتوگۆ دەکەین پرسیارمان لە یەکتر هەیە دوو هێزین بەپێی ئیستحقاقی هەڵبژاردن هێزی یەکەم و دووەمی کوردستانین بەپێی مەقعدی پەرلەمانی کوردستان ئەو دوو هێزە ڕێکەوتنێکمان هەبووە و ڕێکەوتنە بەلای ئێمە کۆتایی پیاتەوە بە ڕاشکاوانش بە خەڵکی کوردستانمان گوتێ هێزی بەرامبەرمان ئەوەی ئەو بە ڕاشکاوی قسە نەکردووە بەڵام بە کردارەکانی هەنگاوی هاویشتە بۆ کاڵکردنەوەی ئەو ڕێکەوتنە و لەباربردننی ئەو ڕێکەوتنە ئێستا ئێمە پێویستیمان بەوە هەیە ئەو پرسیارانی لە یەکترمان هەیە لە گفتوگۆی دوولایەنە یان لە گفتوگۆی چەند لایەنە بەڕوونی بە ڕاشکاوی لەگەڵ یەکتر قسە بکەین ئەو هێزە ڕەتی ئەو گفتوگۆیە دەکاتەوە بۆیە من دەڵێ مبادرەکان سەرکەوتونە بووە دەکرێت ئەو پرسیارە لەو هێزانە بکەن لەو کەسایەتیانە بکەن کە مبادرەیان کردووە لە کۆمەڵێک بابەت مبادرەیان کردووە و هێزۆ بە شێوازێک ڕەفزی گفتوگۆ و دانوستانی کردووە بەڵام لەگەڵ نوێنەری سەرۆکی هەرێمی کوردستان گفتوگۆی کردووە دانیشتووە پێشنیازی خستۆتە ڕوو بۆچی دەڵێن گفتوگۆ ڕەت دەکات پێشنیازەکانی مەرجی پێشوەختە بوونە ئێمە دەڵێن کە کاتێک گفتوگۆ دەکەین نەمەرجی پێشوەختەمان هەیە مەرجی پێشوەختەشمان قبوڵە ڕێکەوتنە سیاسێکی کە هەمان بوو ئەوان زۆر جارپیان وایە ئێمە کە دەڵێن سەرۆکی پەرلەمان نەماوە و کۆتایی پێهاتووە و ڕێکەوتنەکە هەڵوەشاوەوە ئەو مەرز نییە بەلای ئێمە ئەوە کارێکی واقعیە ئێمە لە چوارچێوە ڕێکەوتنیشی سیاسی ئەو دەستی سەرۆکایەتی پەرلەمانەمان هەڵبژاردووە خۆ مبادرەی دیکەش کراوە باسی ئەوەشمان کردو بانگەوازی ئەوەشمان کردو جارێکی دیکە تاکید دەکەینەوە ئەگەر ئێمە لایەنە سیاسەکان ڕاستین لەگەڵ هاوڵاتیان و پێمان وایە بەشێکی گرنگ لە کێشەی ئەو وڵاتە لە کارکەوتنی پەرلەمانە ئەوە ڕاستی نییە زۆر جار بەلا ڕێدابردننی بابەتەکان وان نیشان دەدرێتن کە گوایە پەرلەمان لە کار کەوتۆ بۆیە کێشە و گرفتەکانمان زیاتر بوون نەخیر بە پێچەوانەوە پەرلەمان بەشێک بۆ لە خوڵقاندنی کێشەکان پەرلەمان لە ڕابردوودا مەرجعیەتی کۆکەرەوەی هەموو لایەکمان بووە بەڵام پەرلەمان بەو شێوازەی کە بزوتنەوەی گۆڕان دەستی تێخست و ئەجندا و تێفکرینی خۆی تێدا فەرز کرد و ئەوەی کردە کەناڵێک بۆ ئاراستەکردنی تێڕوانینەکانی خۆی پەرلەمان لەو کاتەدا ئەو بابەتی خۆی لە دەستدا ئەو مەرجعیەتە نیشتیمانیە نەما بەڵکو بۆ بەشێک لە فەوزا و مەشاکل و خواندنی مەشاکل دیارە بارودۆخی ئێستا هەرێمی کوردستان 23 حوزەیرانی ڕابردوون نییە کە تا ڕادەیەک وەکو دەگوترێ ینی بزوتنەوەی گۆڕان فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکگرتو تەنانەت کۆمەڵی ئیسلامیش کە هاوڕابوون لەسەر پرۆژه یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان ئەوە بەیەکەوە دەنگ لەسەر ئەو پرۆژەیە بدەن بەڵام ئەم بارودۆخە تێپەڕی ئێستا وەکو دەبیندرێ شاندی یەکگرتووی ئیسلامی کوردستان لەگەڵ سەرۆکی هەرێمی کوردستان دەچێتە بەغدا
بەشێکی گرنگی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێستا بۆتە ینی نزیک لە پارتی دموکراتی کوردستان کۆسرە ڕسوول عالی کە دوێنێ کەسایەتێکی گرنگی نێویەکێتی نیشتیمانی کوردستان بوو ئەمڕۆ وەکو جێگری سەرۆکی هەرێمی کوردستان سەردانی بەغدا دەکا بە شێوەکی گشتی دەمەوێت ئەوە بڵێم ئەوەی کە ماوەتەوە تەنیا کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕانە بۆچی ئێوە لە کارەکردنەوەی پەرلەمانی کوردستان دەترسن لە کاتێکدا پارتی 38 کورسی هەیە و کورسی کۆتاکانش لەگەڵ ئەوە ئێوە زۆری نەنێو پەرلەمانی کاکەمەرن ئێمە لە کاراکردنەوەی پەرلەمان ناترسین ئێمە ئتمینانمان دەوێت پەرلەمان چەترێکی نیشتیمانی بیکەن پەرلەمان بەشێک نەبی لە خوڵقاندنی کێشە و گرفت و مەشاکلەکان بە ئاراستەکردنی پەرلەمان بەشێک بی کێشەکانی ناو کۆمەلگای تێدا چارەسەر بکرێت کێشە و ململانی لایەنە سیاسەکانی تێدا چارەسەر بکرێت خلافات و جەدەلەکانی نێوانمان لە بە شێوەیەکی دیموکراسیانە لە پەرلەمان یەکلایی ببن و چارەسەری بکەن نەک پەرلەمان بەشێک بلەوەی کێشە بۆ نێو کۆمەلگا کێشە بۆ ناو هاوڵاتیان کێشە بۆ ناو حزبی سیاسی کێشە بۆ حکوومەت دروست بکە ئەو دنیابینینەی ئەو بەڕێزانە کە پێیان وایە پەرلەمان و حکوومەت و دەستگا و دامەزراوەکانی ئەو وڵاتە هەریەکە و لە ئاوازێک دەبێ بخوێن و بە شێوازێک کار بکات دنیابینینێکی غەڵەتە هەڵەیە پەرلەمانی بام ڕۆژە گەیاند ئەو تەفاسیلاتەی جەنابیشت باست کرد ئەو زەمن گۆڕانەی لە دوای 20 حوزەیران و تا ئێستاکە ئێمەش پێمان وایە لە بابەتێکی دیاریکراودا چوار لایەنەکە وجە نەزەڕیان لە یەکتر نزیک بوو یان متەفق بوون بەڵام بزوتنەوەی گۆڕانە کە پێی وایە دەبێت لە هەموو بابەتەکاندا لایەنەکانی دیکە مطیعی ئەو بن لەگەڵ ئەودا تەئیدی بابەتەکانی ئەو بکەن بۆیەشە گچکەترین هەنگاو بە ئاراستەی نیشتیمانی و نەتەوەیی و بە ئاراستەی بەرژەوەندی گشتی لەلایەن ئەو هێزانە بەهایش درێتن بزوتنەوەی گۆڕان بە شێوازی جیاواز ناشرنی ئەو کەسایەتیانە ناشرنی ئەو دەستگایانە ناشرنی ئەو حزبانە دەکاتن وانگاوی بۆ داهاوێژێتن بە تەخوین هەنگاوی بۆ داهاوێژێتن ئەوە تێڕوانینێکی هەڵەیە زۆر زار باسی تەواوی خەڵک دەکرێت زۆر زار باز لەوە دەکرێت کە گوایە هێزەکان لە ژێر فشاری جەماوەردا لەکتر نزیک بوونەوە دژی پارتی دموکراتی کوردستان بوون بە ئاراستەیەک ئەوە هەڵەیە جارێک بابێن تەسنیفێک بکەین چه ئاراستەی جەماوەر دیاری دەکات زۆرینەی جەماوەر لەگەڵ چێدایە تاکە پێوەەر بۆ ئاراستەی جەماوەر بریتە لەوەی استحقاقی هەڵبژاردنە لە دوایین هەڵبژاردنشدا دەرکەوتووە لە هەرێمی کوردستان پارتی دموکراتی کوردستان هێزی یەکەمە باشە ئێمە هیچ ڕۆژێگە ڕێگامان بەخۆمە نەداوە بڵێن ئێمە زۆرینەی ئەو کۆمەلگایەن و زۆرینەی خەڵکی ئەو وڵاتە لەگەڵ ئێمەدایە شێوازێک تێفکرینیان دروست کردووە ئەوەی لە پارتی دموکراتی کوردستان بێتن زەرمەند دەبێتن کە ئەوە تەواوەن هەڵەیە مەجموعەیەکی دیاری کراون بە ئاوازێک دەخوێنن حەقدێکی تاریخیان هەیە و زۆر هەنگاوی بۆ دەهاوێژن زۆرینەی کۆمەلگا نیگەرانە بەو کردارانە بەو تێڕوانینە زۆر جاریش ئەگەر ڕوونتر قسە بکەم باز لەوە دەکرێت لە دەڤەری سلێمانی و گەرمیان نزیک بوونەوە لە پارتی دموکراتی کوردستان زەربە بەولایەنە دەکەوێت نە بەعکسەوە دەڤەری گەرمیان و سلێمانی ئێستا کە لە مەعاناتی ئەو فەوزا و ئەو کێشە و گرفت و مەشاکلانە دەڕوانن کە تەئسیری لە حالەتی نەفسی ئینسانەکان کردێت تەئسیری لە ژیان و کەسابەتیان کردێت تەئسیری لە ڕۆژانەی کاریەوان کردێت لە تەئسیری لە خوێندنیان کردووە کردنی و ئەزمەیە ینی زۆربەی جار ینی بۆ چوونی حزب و لایەنە سیاسەکان تەنانەت خەڵکی کوردستانش بۆ پێی کە پارتی دموکراتی کوردستان هێزی یەکەمە لە کوردستان و بەرپرسیارەتی تەواوی سەقامگیری هەرێمی کوردستانی دەکەوێتە ئەستۆ تاوکو ئێستا کە ئەوەندەی پارتی حزبایەتی سیاست دەکات بەرژەوەندی گشتی ڕەچاو ناکاتن ئەوەش تەواوان هەڵەیەکە کامەران ئێمە ئەو هێزەین ڕاشکاوتر بە خەڵکی کوردستانمان گوتووە بەرپرسیارەتی ئەو قۆناغا کە پێمان وایە زۆرتر لە کێشە و مەشاکلەکانمان لە سەروی ئێرادەی دەستگا و دامەزراوەکانی ئەو وڵاتەیە کێشەگەلێکن لە بۆگەلی کوردستان و لە بە خەڵکی کوردستان خوڵقێنراون ئەو کێشانە لە دەرەوەی هەرێمی کوردستان بۆ هەرێمی کوردستان دروست کراون هەر لە بابەتی شەڕی گروپی تورۆریستی داعشەوە بگرە لە کێشەی داراییەوە بگرە لە کێشەکانمان لەگەڵ بەغدا بگرە لە نەفت و هەنادەکردنی نەفتەوە بگرە لە هەموو ئەو گرفتانەی کە لە چواردەوریشەوە بەمان دروست دەکرێتن لە سەروی ئێرادەی ئێمە لە سەروی ئێرادەی دەستگا و دامەزراوەکانی ئەو وڵاتەیە بەڵام پارتی دموکراتی کوردستان لەو بەرپرسیارەتە ڕای نەکردووە هەمیشە واقعیانە گوتویتی هەمومان تێدا بەرپرسین و ساحەکەش جێناهێلین بۆ ئەوەی کە لە بەرپرسیارەتەکە ڕابگەین ئەوە هێزی دیکەیە شەریکە لە هەموو بابەتەکان لە هەموو کارەکاندا پشتی هەبووە کاتێک لە سەرکەوتنێکدا نزیک دەبیەوە سەرکەوتنێک دەبێتن سەرکەوتنەکان بەی خۆی دەبینیتن و داوای حەقی خۆی لە سەرکەوتنەکە دەکات بەڵام لە بەرپرسیارەتێکە ڕادەکە ئێمە ڕامان نەکردووە دەڵێن هەموو هێزەکان بەرپرسن لە دۆخەکە ئەو کێشانێک کە لە سەروی ئێرادەی ئێمەشە لەسەرمان فەرز بووە تەحملی دەکەین هەر یەکەوە بە قەبارەی خۆشی وازەحە پارتی دموکراتی کوردستان زۆرترین کورسیەکانی پەرلەمانی هەیە بەقەد ئەوە تەحملی مەسئولیەتەکە دەکات بەڵام ئەوە هەڵەیە وا وێنا بکرێتن
کە ئەوە کێشەکانی لە وڵاتە هەنە تەنها پارتی لێبەرپرسە. باش ماوەکی زۆرە ینی ئەو قەیران و گرفتانەی لە نێوان لایەنە سیاسەکان هەیە بە تایبەت ئەگەر بڵێن بزوتنەوەی گۆڕان و پارتی دموکراتی کوردستان ماوەکی درێژە و تا ڕادەیەکی زۆریش بە دەرەجەی یەکەم خەڵکی کوردستان تێیدا زەرەرمەند بوونە. زۆر جار بەرپرسانی بزوتنەوەی گۆڕان دەڵێن تاکە هۆکاری پارتی بۆ دروستکردنی ئەو ئەزمەیە لە هەرێمی کوردستان پۆستی سەرۆکی هەرێمی کوردستانە. بۆچی بەلای پارتیەوە پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان ئەوەندە گرینگە لە هەموو پۆستەکانی دیکە گرنگترە دەبێ ئەزمەیەکی وای لێ بکەوێتەوە یان دەبێ چارەسەرەکە بەم شێوەی کە پارتی دەخوازێتن یان دەبێتن دوو ئیدارەی هەرچی دەبێ بابێت. بزوتنەوەی گۆڕان لە هیچ سەرکەوتو نەبیبیتن لەو چەواشەکاری سەرکەوتو بووە. ئەوە تەواوان ڕاز نییە لەبەرەوەی پۆستی سەرۆکشەریمی کوردستان پۆستێک نییە وابەستەبی بە کەسێک. جەنابی سەرۆکشەریمی کوردستان مبادرەکانی هەر بە تەسەسول دەست پێ دەکەین لە پێش تەوابوونی وادە یاساییەکەشی بە چ شێوازێک مخاتەبەی لایەنەکانی کردووە بە چ شێوازێک مخاتەبەی پەرلەمانی کردووە بە چ شێوازێک یعنی هەموو هەوڵەکانی پارتی دموکراتی کوردستان ئامانج ئەوە بووە دەستورێکمان هەبیتن کێشەکە لەوەیەوە دەخڵقێ لە بابەتێکی دەستوردا دەستور ڕێکارە پەرلەمانیەکانیشی بڕی بوو کە زۆر ناقانونی بجارێکی دیکە لێژنەیەکی دیکەی دەستوری دروست بوو بۆ ئەوی بگەینە تەوافق و سازانە نیشتیمانیەکە دەستور کارەکانی تەوا بوو تەنهامە بوو گەل بڕیار بداتن ڕەفزی دەکاتەوە یان قوبولی دەکات با لێ بگەڕابانە ڕێفراندۆمێکمان دەکرد کە ئەوان وجە نەزەری جیاوازیانە باوی هێزانە ئاراستەی جەماوەری خۆیان بکرد باید دەنجام بەو دەستورە نەدابایە دەگەڕاوە پەرلەمان و کاتی تعدیلات تێدا دەکرێت ئێمە گوتمان لەو خلافەی هەمانە لە بابەتی شێوازی حکومڕانی لە وڵاتە و بە تایبەتتر لە بابەتی هەڵبژاردننی سەرۆکی هەرێمی کوردستان لەلایەن گەلی کوردستانەوە بێتنیان لەلایەن پەرلەمانەوەبی ئەوان پێیانوا بوو لە لای پەرلەمانەوەبی پێمانوا بوو ئەوە حەقێکی گەلی کوردستانە ئەو حەقە ناتوانین ئێمە بستینینەوە باگەل بخۆی بڕیار بدە کاتێک گەل وەکالەتی دا پەرلەمانی کوردستان ئەو کاتی زۆر ئاسایی دەبی بەڵام ئەوان هەموو کێشەکانیان ئالۆز کرد هاتن بە شخصانەیان کرد مەبەستمە لە چەند دەردا دەمێ بڵێم ئەوان سەرکەوتوو بوون لە بابەتی بە شخصانەکردنی سەرۆکی هەرێمی کوردستان و لە ناو کەوانێکدا بزات سەرۆکی هەرێمی کوردستان و کارکردن لەسەر ئەو بابەتەدا سەرکەوتوو بوون کە توانیان ئەو چەواشەکاریەی بخڵقێن ئەجینە نەنە لای سەرۆکی هەرێمی کوردستانەوە نەنە لای پارتی دموکراتی کوردستانەوە نە پۆستەکە گرنگە و ئەگەر باسی خودی سەرۆکی هەرێمی کوردستانیش دەکەین سەرۆکی هەرێمی کوردستان بۆ پۆستە ئەو هێزەی نییە بۆ پۆستە ئەو مەکانەتەی نییە سەرۆکی هەرێمی کوردستان تاریخەکەی ئەو تێکۆشانی ئەو تێڕوانینی ئەو حیساباتی وڵاتانی ئیقلیمی ئەو لەسەر تێڕوانینی ئەو حیساباتی کۆمەلگای نێودەوڵەتی لەسەر تێڕوانینی ئەو مشارەکەی ئەو لە شەڕی تیرۆرستان و داخلبوونی بە معادلەی نێودەوڵەتی هەموو ئەوانە پێگەی جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان نیشان دەدەین بۆ نمونە لەو ڕۆژەوەی ئەوان بانگەشەوە دەکەن سەرۆکی هەرێمی کوردستان یاسایی نمایە و ماوە یاسایی کۆتایی پێاتەوە بات دیقەت بدەینێ کۆمەلگای نێودەوڵەتی وڵاتانی ئەوروپی وڵاتانی هاوپەیمان لە هاوپەیمانەتی دژە داعش چەندە تەرکیز و فۆکسیان لە هەرێمی کوردستان و سەرۆکی هەرێمی کوردستان زیاتر بووە ڕۆژانە وەفدی وڵاتان لێرە پێشوازی دەکرێن لە ئاسی هەرە باڵا دەکە لە تاریخی هەرێمی کوردستاندا شتی لەو چەشنە نەبووە و داوەتکردنی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ کۆمەلگای نێودەوڵەتی و بەشداریکردنی لە کۆنفرانسەکان و هەروە دیتن و دیدارە دیبلۆماسیەکان هەموو ئەوانە زیاتر پێشوەچوونە ئایا ئەوان ئەو هێزەی ئەو ئیدعایە دەکات دیموکراسیتر لە کۆمەلگای نێودەوڵەتی نەبە پێچەوانەوە ئەوان بابەتەکەیان دابەزان کە زۆر جاریش بەمە دەگوترێ پارتی دموکراتی کوردستان و کادر و ئەندامانی ئەو حزبە و قەڵام بەدەستانی ئەو حزبە کە زۆر جار بێدەنجین ئەوە نییە وەڵامی ئەوانمان پێ نەبێ بەڵام هەوڵەکانی ئەوان بچووکردنەوەی بابەتەکە باش ئێوە چارەسەرتان بە چ شێوەیەکە هیچ بژاردەیەکتان هەیە بۆ چارەسەرکردنی ئەو بارودۆخە یاخود هەر لەسەر ئەو سیاسەتە بەردەوام دەبن بزوتنەوەی گۆڕان تەنانەت وەکو دەبینرێ کۆمەڵی ئیسلامیش هاتوۆتە نێو بازنەکە لە پرۆسەی سیاسی سەبر دووریان دەخەنەوە ئەوە هەوڵی پارتی دموکراتی کوردستان نییە کە هیچ هێزێک دوور بخاتەوە چکە نەک کەس دەتوانێت ئەمە لە پرۆسی سیاسی دوور بخاتەوە تێڕوانی ئێمە ژوایە ئێمە ناتوان کەسی دیکە دوور بخینەوە بەڵام هێزێک مشکلەکەی ئەوە بێتن تەنها پارتی ببینێتن لە نەتیجەدا ئەوە ئاکامەکەی دەبی ئێمە کۆمەلگای نێودەوڵەتی دەبینین ئێمە کێشەکانی خۆمان لەگەڵ بەغدا دەبینین ئێمە بابەتی هەناردەکردنی نەفت و دەرهێنانی نەفت و پێشەچوونی دیبلۆماسیەت و پاراستنی ئەمنیەت و سەنگەر قایمکردنی جەبهەکانمان و ژیانی هاوڵاتیان و خەدەماتی هاوڵاتیان و حکومڕانی هاوڵاتیان و کێشە و گرفتی هاوڵاتیان و مەعاناتیان لە موچە و ژیاندا هەموو ئەوانە دەبینین بەڵام ئەوان تاکە شتێک دەیبینێن لە یەک زاویەدا پارتی دیموکراتی کوردستان دەبینن ئەوەیە جیاوازیەکە
ئەوەیە جیاوازەکە ئەوان لە هەموو ئەو بابەتانەی باسم کرد بەشی عاراد و زودیان هەیە بەڵام لە ئەرزی واقعدا تەنها پارتی دیموکراتی کوردستانیان کردوتە ئامانج ئێمە لەوانەیە ئەو کاتەمان نەبی وەکەوان تەفەرق بکەین بۆ ئەوان بزوتنەوەی گۆڕان نەبیتن کە پارتی دیموکراتی کوردستان بکات بە ئامانج لەبەرەوەی پارتی هەر لە دوای ڕاپەڕینەوە لە 91ەوە تاوکو ئێستا حکومڕانی هەرێمی کوردستان دەکات بە ئەو مافەی بزوتنەوەی گۆڕان بە خۆفەرزکردن نەبێ ئەو مافەی بزوتنەوەی گۆڕان بە سەنجی جەماوەەر بیتن بە هەوڵ بدە لە هەڵبژاردنەکاندا نەک ژیان هەمووی حملەی هەڵبژاردن بیتن ئەوان پرۆسی سیاسیان هەموو ڕۆژەکانیان کردە حملەی هەڵبژاردن ماوەیەکی دیاری کراو هەیە لە حملی هەڵبژاردندا و کاتی بێتن زەفەر بە پارتی بباتن قەناعەت بە خەڵکی کوردستان بینی پارتی لەو کێرڤە بێنتە خوارەوە ئەو بیەوێ لە حکومڕانیدا پارتی لەو کێرڤە بینتە خوارە بە دڵنیاییەوە سەرکەوتو نابێتن بەنسبەت کۆمەڵی ئیسلامی وەڵڵاهی بەلای ئێمەشەوە پرسیارە کۆمەڵی ئیسلامی بە چ شێوازێک چ ئامانجێکی هەیە چ هەدەفێک هەیە ئەوەندە بۆتە بەشێک لە جێبەجێکردنی ئەجەندای بزوتنەوەی گۆڕان هیچی دیکە نیە بەلای ئێمە پرسیارێکە دەکرێت لە وەفدەکانی ئێمە لە دانیشتە دوو قۆڵیەکانی ئێمە ئەو پرسیارە ڕۆژێک لەوان بکرێتن چاوەڕێی ئەو هەڵوێستەی کۆمەڵی ئیسلامیتان نەدەکرد بەم شێوەیە سیاست بکە لە کاتێکدا وەک دەگوترێت لە ڕابردوودا پارتی بە شێوەیەک لە شێوەکان لەگەڵ کۆمەڵی ئیسلامی لە کۆمەڵێک گوێزگەدا هاوکاری کۆمەڵی ئیسلامی کردووە تەنانەت خودی علی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی هێزێک بەرژەوەندیەکانی کۆمەلگای خۆی بەرژەوەندیەکانی دامودەستگاکانی وڵاتی خۆی بەرژەوەندی هاوڵاتیەکانی وڵاتی خۆی بەرژەوەندیەکانی خودی خۆشی وەکو هێزێک بێتن وەکو کۆمەڵی ئیسلامی تەسەڕف ناکاتن بەڵام تا ئێستا باست لە چارەسەر نەکرد بژاردەی ئێوە بۆ چارەسەر چییە؟ ئێمە پێمان وایە باشترین چارەسەر کە کاتێکیش باز لە ڕێککەوتنی سیاسی دەکەین ئێمە دەبێ هێز و لایەنە سیاسیەکان ئەو تەوافقی هەمان بووە درزێکی تێکەوتووە بۆ دروستبوونەوەی ئەو تەوافقەیان بۆ چارەسەرکردنی ئەو درزە دەبێ گفتوگۆی چەند لایەنە و گفتوگۆی دوو لایەنەی لایەنە سیاسەکان بکرێتن لەبەر پرسیارەتی ڕانەکەین لە قۆناغێکی سەخت داین قۆناغە سەختەکەمان تا حدێکی زۆر تێپەڕاندووە ئایندێکی گەشترمان لە پێشە خۆگە تەمەشاش بکەین جیاوازەکان لە دوو ئاراستەدا دەبینیم ئاراستەی ئەوان مەئیوسکردنی هاوڵاتیان و زۆر جار باز لەوە دەکەن لە نێو تونێلێکی تاریک دێننا بە پێچەوانەوە ئێمە بە ئاراستەیەکی گەشتبینەوە سیاست دەکەین و بەرژەوەندیەکی گەورەی لە پێشخۆمان دەبینین ئایندێکی گەشتش دەبینین ئەوە دوو دنیای جیاوازە بۆیە پێمان وایە هیچ بابەتێک بەوەی کە بە گفتوگۆ و بە دانوستان و بە تەوافق و بە ڕێکەوتنی لایەنەکان لە بەدەر ئەوەدا نامەنگەینێتە ئامانج بەڵام کۆمەلگاکە ناوەستی پرۆسەکە ناوەستی وەکو ئێستا نەوەستاوە لاگەر وا بایە بە حیساباتی ئەوان بایە بە تحلیلاتی ئەوان بایە دەبواە ئێمە لە ساڵی 2014ەوە لە کوردستان هەموو شتێک بوەستا بە کە هیچ شتێک نەوەستا لە سەنگەرەکانمان لەو کاتیش زەربەی پێدەکەت ئێستا بە پێچەوانەوە عکس ئێستا ئەمە زەربە لە گروپە تروریستەکان دەدەین ئەمنیەت باشتر تەنەقە شتێک کە توانرایە تێدا سەرکەوتوو ببن هەوڵدانە بۆ بڕینی بودجێ هەرێمی کوردستان و ئەو کێشە و گرفتانەی کە ڕۆژانە دەبینین بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دروست تاکە وەڵامی کوردستان پێم وایە وازەحە پێم وایە وازەحە کاتێک پێشنیار بۆ سەرانی حکوومەتی عێراقی لە زەمەنی مالیشەوە دەکرێتن وازەحە خەڵکی کوردستان زۆر بەڕوونی بینی چێ بوونەوەی پێشنیاریان کرد بۆ هێنانە ژێرباری هەرێمی کوردستان لە ناو کەوانەدا پارتی دیموکراتی کوردستان بە تەحدید جەنابی سەرۆک هەرێمی کوردستان تاکە ڕێگای بەردەمتان ئەوەیە بودجێ هەرێمی کوردستان ببڕن فشاری هاوڵاتیان زیاد دەبێت لە سەریان ئەوان تەسلیمی ئێرادەی ئێوە لە بەغدا دەبنەوە بەڵام بەعکسەوە هەم تەحملی هاوڵاتیان هەم تێڕوانی سەرکردایەتی سیاسی و هەم بەرپرسانی و خەمخۆرانی و ئەو نیشتیمانە تحملی قۆناغەکەیان کردووە تێمان پەڕاندوو ئێستا لە قۆناغێکی دیکە داین ئێستاوە تێگەیشتنی دیکە دروست دەبی ئێستا مەعادلاتی دیکە دروست دەبی ئێستا لە باتی بین لەگەڵ بەغدا بابەتی تەنها بودجە و هەناردەکردنی نەفت حەقمانەیە حەقمان نیە و دەستور ڕێمان دەدایان ڕێمان نادا ئێستا دێن گفتوگوی سەربەخۆیان لەگەڵ دەکەین باش دوا پرسیارم ئەوە دەبێ ئەگەر بە کورتی وەڵام دەیتەوە هاوکارانم پێم دەڵێن کاتاو بەم شێوە گفتوگۆیی کە ئێستا لە ئارادایە بەم شێوە سیاسەتەی کە بزوتنەوەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستان پەیڕەوی دەکات دەرفەتی گفتوگۆ ماوە جارێکی دیکە لە نێوان هەردوو پارت بەڵێ بەلای ئێمە دەرفەتی گفتوگۆمایە جارێکی دیکە بانگەشەی ئەوە دەکەین تاکە ڕێگای بەردەممان گفتوگۆیە دەبێت لەو گفتوگویانە ئەگەر نەگەیشتنە ئەنجامیش وجەنەزەڕی جیاوازیشمان نەبوو نەگەیشتنە ڕێکەوتنیش زۆر بەڕاشکایی بە خەڵکی کوردستان بڵین ئەو جا و کاتی نەپرۆسەکە دەوەستیتن بۆ دەش زۆر ئاسایی شاهێزێک جەنەزەری جیاوازیە بێت ومێت خۆشنا و سەرۆکی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان زۆر سوپاست دەکەین کە لەگەڵمان بەش
بینەرانی بەڕێز ئێستاش کاتیەوە هاتووە بچینە ناو بڕێک و دواتریش دەگەڕینەوە لات. جارێکی دیکە سڵاوتان لێبێت بینەرانی کوردستان 24 تەوەری دومی باسی ڕۆژ دەکەینەوە کە تایبەتە بە پەیوەندیەکانی نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان و هەروە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان وەک دەزانرێت لە هەفتەی پێنجی ئەم ساڵدا ڕێکەوتنێکی گرنگی سیاسی لە نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان ئیمزاکرا. ئەم ڕێکەوتنە کە بە بۆچوونی زۆربەی چاودێرانی سیاسی دەبێتە هۆکارێک بۆ گۆڕینی نەخشەی سیاسی لە هەرێمی کوردستان و بە شێوەیەک لە شێوەکان ئێگڕێزی نێوماڵی کورد بگەڕێنێتەوە. دواتریش قسە لەسەر ئەوە دەکەین کە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و بەغدا لەم بارودۆخی ئێستادا بەرەو چه ئاقارێک دەڕواوە ئەگەر کاتیشە بێ باز لە پرۆسی ڕزگارکردنەوەی مووسڵیش دەکەین. بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرانە فەرید ئەسەسەرد ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵماندایە. بەڕێز فەرید ئەسەسەرد بەخێر بێت بۆ باسی ڕۆژ. پێم باشە لە ڕێکەوتنی سیاسی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان دەست پێ بکەین دوای زیاتر لە 4 مانگ ئەو ڕێکەوتنە بەرەو کوێ گەیشت. زۆر سپاس. ئەم ڕێکەوتنە واژۆ کرەوە ڕاگەیاندرا ئێستا لە قۆناغی جێبەجێکردندایە بەشێکی ئەو مادانێک کە پێویست بوو زوو جێبەجێ بکرێت جێبەجێ کراوە. ئەو لژنانەی کە نیازوا بوو پێگوهێنرێت هەمووی پێکهێنراوە. ئەو کۆبوونەوەی کە نیازوا بوو ئەنجام بدرێت کۆبوونەوەکانیش بە شێوەیەکی دەوری ئەنجام ئەدرێت. سەرکردایەتێکی هاوبەش لەم بارەیەوە پێکهێنراوە. کێشەیەکی ئەو تۆ لەم بارەیەوە نییە. بەڵێ ینی پرسیار لێرەدا ئەوەیە پێشتر ئەو ڕێکەوتنە بە بەشداری تەواوی سەرکردەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ بزوتنەوەی گۆڕان ئیمزان لەسەر کردبوو. ئایا هەمان گڕوتینی تەواوی سەرکردەکانی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئەم ڕێکەوتنە تاوکو ئێستاش هەیە؟ هەردوو گروپی ناو یەکێتی نیشتیمانی کوردستان بەشدار بوون لە واژۆکردنی ڕێکەوتنەکە و هیچ لایەنێک نەبوو دژی بێت. بە دڵنیایەوە ئێستا شەمان بۆ چوونیان هەیە. بەهۆی ئەمەشەوە ئەم ڕێکەوتنە بەردەوام هەبێت و کارەکەین بۆ ئەوی هەموو مادەکانی جێبەجێ بکرێت. باش. بەڕێز فەرید ئەسەسەرد پێشتر قسەی زۆر لەسەر ئەوە دەکرا کە ئەم ڕێکەوتنە سیاسیە دەرگای لە بەردەم حزبەکانی دیکەی سیاسی هەرێمی کوردستانش کردوتەوە بەشداری لەم ڕێکەوتنەدا بکەن. ئایا بۆچی تاوکو ئێستا هەماهەنگیەک دانوستان گفتوگۆ لەبارەی بەشداریکردنی و حزبانە نەکراوە؟ ئەمە خاڵێک بوو یەکێکە لە خاڵەکان کە باس کراوە لە ناو ڕێکەوتن نامەکە بە دوو شێوە. یەکێکیان ئەوەیە کە ئەگەر لایەنێک بێوێت بەشدار بێت لە ڕێکەوتنەکە ئەتوانێت باسی ئەم مەسەلەیە بکات و ئەمەش میکانیزمی تایبەتی خۆی هەیە و ئەمەش جێبەجێ کرا. هەنگاوی یەکەمان بریتی بوو لە یەکگرتنەوە لەگەڵ حزبی ئایندە و هەندێک گروپی تریشێ ڕەنگە ئامادەیەنتیا بێت بێنە ناو ئەم مەسەلەیە. ئەوەی تریانە مەسەلەیەک بوو زۆرتر پەیوەندی بەوە هەبوو کە ئایا کاتێک کە لایەنێک ئەندامی لە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەبێت و کاتێک کە فراکسیۆنێک پێک دێت ئایا ئەتوانێت بەشداری نەکات لە ناو ڕێککەوتنەکە بەڵام بەشداری بکات لە ناو ئێتیلافە فراکسیۆنیەکە. ئەمەش ڕێگای پێدراوە. ئەمە بە دڵنیاییەوە ئەوەستێتە سەر ئەو لایەنانەی کە ئامادەیەنتیا هەیە بێنە ناو ئەم فراکسیۆنە یاخۆ بێنە ناو ئەم ڕێککەوتنە. هیچ کێشەیەک نییە لەم بارەیەوە. ئەوەستێتە سەر ئەوەی کە وتوێژ دەست پێ بکات لە نێوان لایەنەکان و ئەگەر ئەو لایەنانە ئامادەیەنتیا هەبوو بە دڵنیاییەوە ئەمە ئەنجام بدرێت. باش. هەندێک جار قسە لەسەر ئەوە دەکرێت کە ڕێکەوتنی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان زێدەتر قازانج بە باڵێکی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکا. ئەمە تا چەند ڕاستە؟
خۆی لە ڕاستی دەکاتێک کە ئەم ڕێککەوتنە واژۆ کرا یەکێتی دوو باڵ نەبوو بەڵکو یەک باڵ بوو ئێستا مەسەلەکە بۆ زۆرە هەندێک لایەن لێکی ئەدەنەوە قازانجی لایەکیتیا یاخود قازانجی لایەنی ئەمە بۆ زۆرە سەیری ناکەین ئەم ڕێککەوتنە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان واژۆ کراوە و هەموو یەکێتی نیشتیمانی کوردستان پێوەی پابندە و بزوتنەوەی گۆڕانیش مامەڵە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەکات بە هەردوو باڵەکەیەوە. بەڵێ یعنی لە ماوەی ڕابردوودا بە پێی بەندەکانی ڕێکەوتنی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان هەردوو لە بەیەکەوە شاندی هاوبەشیان سەردانی بەغدا دەکات سەردانی حزب و لایەنە سیاسەکان دەکات لە پێشوشدا شاندی هاوبەشی هەردوو لە سەردانی بەغدایان کرد لە ماوەی ڕابردوو شاندی یەکێتی نیشتیمانی کوردستان یاوەری سەردانی سەرۆکی هەرێمی کوردستان مەسعود بارزانی بوون بۆ بەغدا خوێندنەوەتان بۆ ئەمە چییە؟ ئایا ئەم سەردانە لە کاتێکدا کە شاندی بزوتنەوەی گۆڕان بەشداری تێدا ناکە نابێتە گرفتێک دەست بەرداربوون بە ڕێکەوتنەکە؟ ئێمە هەر لە سەرەتاوە پێمان وابوو کە پێویستە پەیوەندەکانی نێوان بەغدا و هەولێر دەست پێ بکرێتەوە چونکە ئەمە بەشێکە لە کارکردن بۆ چارەسەرکردنی ئەو قەیرانە دەرایی کە ئێستا لە هەرێمی کوردستانە لە ئارادای پێم وایە ڕەنگە ئەم مەسەلەی کاریگەری هەبێت لەسەر ناوخۆی هەرێمی کوردستانیش پێمان باش بوو هەر لە سەرەتاوە ئەو شاندەی کە ئەچێت بۆ بەغدا نوێنەرایەتی هەر پێنج لایەنە سەرەکیەکەی پرۆسەی سیاسی هەرێمی کوردستان بکات بەڵام لەلایەن سەرۆکی هەرێمەوە دوو لایەن دوور خراببوونەوە باگەشتنامەیان بۆ نەنێدرابوو باسی ئەوەش نەکرابوو کە ئەوانە بەشداری بکەن لەو سەردانە ئێمە خۆشمان پێمان باش بوو کە ئەم سەردانە خۆی لە خۆیدا شتێکی گرنگە ئەنجام بدرێت و نەوەستێتە سەر ئەوەی کە بەو مەرزەی کە هەموو لایەنەکان بەشداری تیا بکەن سەردانەکە خۆی لە خۆیدا پێم وایە هەنگاوێکی گرنگە بۆ توانەوەی ئەو بەستەڵەکەی کە نزیکەی 3 ساڵە لە نێوان هەولێر و بەغدادا هەیە باشتر بوو بۆ شاندەکە کە لە هەر پێنج لایەنی سەرەکی پێک بهاتێ نەک لە بەشێکیان و بەشێکیان پێک نەهات من هەرچەند ئێمە لەوەش دڵنیان کە ڕەنگە مەسەلەکە پەیوەندی بەوە هەبێت کە پەیوەندیەکی نائاسایی تا ئەندازەیەک گرژ لە نێوان بزوتنەوەی گۆڕان و پارتی هەیە و هەروەها لە نێوان کۆمەڵ و پارتیە هەیە ئەمە ڕەنگە یەکێک بێت لە هۆیەکان و هەروەها ڕەنگە بۆچوونێکیش هەبێت لەلایەن بەڕێز بارزانی و باس سەبارەت بەوەی کە ئەگەر ئەوانە بانگهێشیش بکرانەیە ڕەنگە بەشداریان نەکردای بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەبوایە بانگهێش بکرێن و ئەگەر ئەوان نیان وستایە بەشداری بکەنەوە ئەوەستایە سەرخۆیان. بەڵێ دیارە ئێستا هەر ئێستا بە شێوەیەکی بەپەلە لەسەر ئەکرانی کوردستان 24 دەبینم ناوەندی بڕیار ڕاگەیەنێکی بڵاو کردوتەوە بەڵام لە ناوەڕۆکی ڕاگەیەنەکە ئاگادارنی مەگەر هاوکارانم پێم بڵێن زێدەتر هەڵوێستی لەسەر پێم باز دەوە دەکاتن کە کۆبنەوەی بزوتنەوەی گۆڕان و بەشێک لە سەرکردەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان دوور لە ناوەندی بڕیار لە سەرکردەکانی ناوەندی بڕیار لەم کۆبنەوەی کە بەشدار نەبوونە ئاماژەیەک دەداتن بەوەی کە ڕەنگە یەکێتی نیشتیمانی کوردستان بەم جۆرە سیاسەتانی کە ئێستا پەیڕە و دەکرێت بەرەو لەتبوون ببە. خۆی ئێمە هەموو هەوڵەکانمان ئەوەیە کە ناوخۆیەکانی ناویەکێتی چارەسەر بکرێت و هیچ لەتبوونێک لە ناو سەرکردایەتی یەکێتی نێتە ئاراوە هەوڵەکان ئێستاش هەر بەردەوام و هیوادارین ئەم هەوڵانە هەر بەردەوام بن و بەو ئەنجامە بگات کە خۆمان ئەمانەوێت. بەڵێ ئێستا بە شێوەیەکی ڕوون پارتی دموکراتی کوردستان لە نێو یەکێتی نیشتیمانی کوردستاندا وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان مامەڵە دەکاتن یاخود بە شێوەک لە شێوەکان لە یەکێک لە باڵەکان نزیک بۆتەوە ئەگەر ڕاستتر برم ئایا پارتی ئێستا لەگەڵ چێ مامەڵە دەکات لە نێو یەکێتی نیشتیمانی کوردستاندا؟ ئەم پێم وایە پارتی دیموکراتی کوردستان لەگەر هەردوو باڵ مامەڵەکات ئەگەر سەیری ئەو شاندەش بکەین کە چوو بۆ بەغدا نوێنەرانی هەردوو باڵی تیا بوو لەبەرەوە پارتی خۆشی هەر هەوڵی ئەوە داد کە پەیوەندیەکانی لەگەڵ هەردوو باڵە درێژە پێبات و لایەک هەڵ نەبژێرێت. باشە دێمەوە سەر ڕێکەوتنی سیاسی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی بەڕێز فەرید ئەسەسەرد ینی پرۆژەی زۆر هەبوو ئەم ڕێکەوتنە پەرەی پێ بدرێ و دابەزێتە تەواوی پارێزگاکانی هەرێمی کوردستان و بەڵام وەکو بینیمان زێدەتر لە
ئیدارەی سەوز ئەو ڕێککەوتنە ڕنگدانەوەی هەبوو بۆچی ڕنگدانەوەی ئەو ڕێککەوتنە سیاسیە لە ئیدارەی هەولێر لە دۆگ لە شوێنەکانی دیکە ڕەنگی نەداوەتەوە تاوەکو ئێستا ئەنجامە شتێکی ئاسایە پێمان وایە چونکە هەردوو لە شوێنی سەرەکی کارکردنیان ناوچەی سلێمانیە کەمتر ڕەنگەڕنگدانەوەی هەبێت لەسەر هەولێر و لەگەڵ لە شوێنەکانی تر بەڵام بەش ئەم ڕێککەوتنێکە سەر تاسەری کوردستان ئەگرێتەوە چونکە ئەمە کاتێک دێنە سەر مادەکانی ئەم ڕێککەوتنە هەندێک لەو مادانە بۆ نمونە کاتێک کە باس لە یەکخستنی فراکسیۆنەکانەکات ئەمە جوگرافیاکەی بەشێکی پەیوەندی بە هەولێرەوە هەیە ئەبێت فراکسیۆنەکانی هەولێر هی هەردوو لە یەک بگرنەوە و هەروەهی دهۆچیش و هەروەهی سلێمانی و هەروەهی بەغدا لەبەرەوە ئەمە یەکێکە لەو مەسەلانەی کە ڕەنگە پەیوەندی بە جوگرافیاوە نەبێت بەڵام بە دڵنیاییەوە بەهۆی ئەو دابەشبوونە سیاسیی کە لە هەرێمی کوردستانە هەیە کارایی ئەم ڕێککەوتنە زۆرتر لە ناوچەی سلێمانیدایە. بەڵێ قسەی زۆر لەسەر ئەوە هەیە کە باڵی زۆرینە بە فەرمی داوای لە پارتی دموکراتی کوردستان کردووە لەگەڵ ناوەندی بڕیار مامەڵە نەکات ئەمە هەتا چەند ڕاستە؟ من پێم وانە داوای شتیوا لە پارتی کرابێت و پارتی خۆشی هیچ شتێکی لەم بابەتی ئاگادار نەکردو یانە هیچی شتێکی وای ڕانەگەیاندووە و ئەگەر سەیری وەکو باسم کرد سەیری شاندەکەش بکەن کە چوو بۆ بەغدا نوێنەرانی هەردوو باڵی تیا بوو ئەمە بەڵگەی ئەوەیە کە پارتی دموکراتی کوردستان هەوڵەدات بە شێوەیەکی یەکسان مامەڵە لەگەڵ هەردوو لایەن بکات و ئێمە پێشمان باشە پارتی و هەموو حەزبەکان لەگەڵ یەکێتی ماوەڵە بکەن نەک لەگەڵ باڵێکی دیاریکراو لە ناو یەکێتیە. باش بەمبار و دۆخەی ئێستای یەکێتی نیشتیمانی کوردستان پێتان وایە ینی زیان بە ڕێکەوتنی سیاسی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستانی لێ نەکەوێتەوە؟ پێم وانە زیان لەو ڕێککەوتنە بدات بەڵام ڕەنگە هەندێک تەگەرە و هەندێک کێشە دروست بکات لە شێوەی جێبەجێکردنە هەوڵی ئەوەشە دەین کە ئەم تەگەرە و کێشانە نەمێنن بەوەی بتوانین ڕێککەوتنەکە بە شێوەیەکی ئاسایی بەڕێوە بچێت. زۆر باشە دەچینە سەر پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و بەغدا بەڕێز فەرید ئەسەسەرد لەم دۆخەی ئێستای هەرێمی کوردستاندا سەردانی شاندی هەرێمی کوردستان بە باش دەبینن بۆ بەغدا؟ بەڵێ ئەگەر بە باش نەمان بینیای بە دڵنیایە بەشداریماتیان ناکرد ئەو سەردانێکی سەرەتایی بوو بۆ ڕێخۆشکردن بوو بۆ گێڕانەوەی پەیوەندیەکان لە نێوان هەولێر و بەغدا سەردانەکە خۆی لە خۆیدا گزارشت لەو بۆچوونەکات کە یەکێتی نیشتیمانی کوردستان نزیکەی 2 ساڵە باسی لێوەکات ئێستا شەمە بچوون وایە کە کێشەکان لە بەغدا چارەسەرەکرێن و ئەو کێشە هەڵپەسێ دراوانەی کە لە نێوان هەولێر و بەغدا هەن دەرفەتێک هەیە بۆ چارەسەرکردنیە بە مەرجێک لەم بارەوە نەرمی بنوێنرێت چوونی شاندی هەرێم بۆ بەغدا پێم وایە ئەوەندەی کە گزارش لە سیاسەتی یەکێتی ئەکات ڕەنگە ئەوەندە گزارش لە سیاسەتی هیچ لایەنێکی تر نەکات و ئەوەی کە پەیام بوو و ئەو شاندە لەگەڵ خۆی بردی بۆ بەغدا هەمان ئەو پەیامانە بوو کە نزیکەی ساڵێک زیاترە ئێمە باسی لێواکەین. باش باس لەوە کرد کە پێویست دەکات ینی شاندی هەرێمی کوردستان نەرمی بنوێنێ پێتان وایە لە چه ئاستێکدا دەبێ هەرێمی کوردستان نەرمی بەرامبەر بە بەغدا بنوێنێ؟ خۆی ئێمە کۆمەڵک کێشەمان هەیە ئەگەر بمانەوێت بەغدا یارمەتیمان بە بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە بە دڵنیایەوە ئەبێت ئێمە خۆمان نەرمی بنوێنین و بۆچینی من ئەوەیە کە گەورەترین کێشە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا بریتیە لە فایلی نەوت ئەگەر بتوانین نەرمیەکی گونجاو لەگەڵ بەغدا نیشان بین ئەتوانین چارەسەرێک بۆ ئەم مەسەلەیە بدۆزینەوە کارێک وا بکەین ئەم مەسەلەیە نەبێتە ڕێگر و تەگەرەیەکی تر لە بەردەم ئەو پەیوەندی کە تازە دەستی پێ کردوەوە لەگەڵ بەغدا. بەڵێ پێت وایە تەنیا گرفت لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا تەنیا پرسی نەوت بێت دەبێت هەرێمی کوردستان تەنیا لە پرسی نەوتدا نەرمی بەرامبەر بە بەغدا بنوێنێ لە کاتێکدا ینی نێچیروان بارزانی بە ئاشکرا باسی لەوە کردووە ئەگەر بەغدا ئامادە بێت موچە هەرێمی کوردستان و بودجە بگەڕێنێتەوە ئەوان نەوتی هەرێمی کوردستان ڕادستی بەغدا دەکەن. ئەگەر ئێمە بتوانین کێشەی نەوت فایلی نەوت لەگەڵ بەغدا چارەسەر بکەین پێم وایە توانیت هەموو کێشەکان تر چارەسەر بکەین ئەگەر ئێمە بتوانین لە فایلی نەوتەوە دەست پێ بکەین پێم وانێ هیچ کێشەیەشتر بێتە بەردەم فایلەکانی تر کەواتە بۆ بەغدا بە بۆچوونی بەڕێستان نەوت لە چارەنووسی
کەرکووک گرنگتر بێت لە ناوچە ناکۆک لە سەرەکان بە تایبەت؟ من پێم وایە ئێمە ناتوانێت کێشەی ناوچە دابڕاوەکان چارەسەر بکەین ئەگەر کێشەی نەوت چارەسەر نەکەین. کلێلی هەموو کێشەکان لە نەوتەوە دەست پێەکات. لەبەر چی ینی هۆکار چیە کە نەوت ببێت بە کلیلی چارەسەری هەموو کێشەکان؟ خۆ پێش مەسەلەی نەوت گرفتی زۆر لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا هەبوو. خۆی مەسەلەکە پەیوەندی بە دوو لایەنەوە هەیە. ئەوەی کە پەیوەندی بە بەغداوە هەیە، بەڵێ ئەوەی کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە هەیە، ئەو کێشانێک کە ئێستا لە هەرێمی کوردستانە لە ئارادان کێشەی نەدانی موچە یاخود بڕێنی موچە یاخود پاشەکەوتکردنی موچە، ئەو کێشە دارانەیە کە ئێستا لە هەرێمی کوردستانە لە ئارادایە زۆرتری پەیوەندی بە مەسەلەی هەناردەکردنی نەوتی هەرێمەوە هەیە. ئێمە بۆ چونمان ئەوەیە کە ئەم سیاسەتە نەیتوانیەوە ئاماجەکانی خۆی بەدیبێنێت تا ئەو ئەندازەیە کە ئەتوان بڵێن سیاسەتەکە شکستی خواردووە لە دابینکردنی پێداویستیەکانی هەرێمی کوردستان. لەبەرەوە مەسەلەی چارەسەرکردنی نەوت، فایلی نەوت لە ناو خۆی هەرێمدا لەگەڵ بەغدا بۆ خودی هەرێمی کوردستان بایەخی تایبەتی خۆی هەیە و زۆریش گرنگە. ئەوەی کە پەیوەندی بە بەغداوە هەیە، بەغدا کار بۆ ئەوە کات کە فایلی نەوت یا بە هاوبەشی بێت یا بە هەماهەنگی بێت لەگەڵ هەرێمی کوردستان و ئەمە دەرفەتێکە بۆ ئەوی بتوانێت سیادەی خۆی لەسەر تاسەری عێراق جێبەجێ بکات. باش بە بۆچوونی بەڕێستان ئەو نزیکبوونەوەی کە ئێستا لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا دەبیندرێت ئایا لەسەر پرۆژەی سربەخۆییە کە ماوەیەکە لە هەرێمی کوردستان زۆر بە گەرمی باسی لێوە دەکرا؟ ئەم پرۆژەیە زۆر بەگەرم و گۆڕی باسی لێوە ئەکرا، بەڵام لەوەتەی شاندەکە چۆتە بەغدا واز لەم پرۆژەیە هێنراوە. تەنانەت لەو دانیشتنەی کە لەو دانیشتانێک کە لە بەغدا ئەنجام درراوە بە هیچ شێوەیەک باس لە مەسەلەی سربەخۆیی و مەسەلەی جیابوونەوە و مافی چارەنووس و ئەم مەسەلانە نەکراوە. دوو جار باس لەوە کراوە کە ئێمە ئەم شاندەمە بەستی ئێمە هاتوون بۆ پژگیریکردنی عەبادی. باس لەوە کراوە کە ئێمە ئەمانەوێت پەیوەندیەکان لەگەڵ بەغدا چارەسەر بکەین و هاوکاری یەکتر بین و باس لەوە کراوە کە بەغدا قوڵایی استراتیژی ئێمەیە. ئەم گوتارێکی تازەیە لە هەرێمی کوردستان و سەرکردەکانی هەرێمی کوردستان تازە بەکاریان هێناوە، لەمە پێشقەت بەکار نەهاتوو. لەبەرەوە گۆڕانێکی گەورەیە وەرچەرخانێکە لە گوتاری سیاسی هەرێمی کوردستان و پێم وایە ئەمە ئەگەر بەو جۆرە سەیری بکەین وازهێنانە تا ئەندازەیەکی زۆر لەو گوتارە توندەی کە جاران لەگەڵ بەغدا پیادە ئەکرا و هەروەها تا ئەندازەیەکی زۆر وازهێنانە لە پرۆژەی مەسەلەی سربەخۆیی. بەڵێ بەڕێز فەرید ئەسەسەر دیارە لە ماوەی ڕابردوودا چەندین جار شاندی جیاجای هەرێمی کوردستان حیزبی سەردانی بەغدایان کردووە بۆ یەکلاکردنەوەی کێشەکانیان لەگەڵ بەغدا، بەڵام پاش ڕێککەوتنی جودا جوداش بەغدا پابند نەبووە بە جێبەجێکردنی ڕێککەوتنەکان. ئێستا وەکو دەزانرێ ئەمریکاش لەسەر خەت بووە و هەندێک جار باز لەوەش دەکرێت کە چوونی شاندی هەرێمی کوردستان بە سەرۆکاتی مەسعود بارزانی بۆ بەغدا لەسەر داوای ئەمریکا بووە. یعنی ئەمریکا بە شێوەک لە شێوەکان هەم شاری لەسەر بەغدا دروست کردووە هەم لەسەر هەولێر. پێ دوایە ئەم ڕێککەوتنە دەرەنجامێکی باشی لێ بکەوێتەوە وەردوولان ناچار بکات پابندی ڕێککەوتنەکان بن؟ خۆی لە ڕاستیدا تا ئێستا هیچ ڕێککەوتنێک نەهاتۆتە ئاراوە، چکە ئەو شاندەی کە چوو بۆ بەغدا شەوێکیش لە بەغدا بەڵام ڕێککەوتنی مەبدەئی لە سەرزاری مەسعود بارزانی و حەیدەر عەبادی بە ئاشکرا باسییان لەوە کردووە کەوان مەبدەئیەن ڕێککەوتونە لەسەر مەسەلەی نەوت گەڕانەوەی بودجە لەسەر مەسەلەی ڕزگارکردنی پارێزگای نینەوەش. بەڵێ خۆی هەمیشە لە وردەکاریەکانە کێشە دروست ئەبێت نەک لەسەر مەسەلە گشتیەکان. هەردوو لە ئێستا لەسەرەوە ئامادەیان دەربڕیوە کە بگەر بە ڕێککەوتن، هێشتا نەگەیشتون بە ڕێککەوتن، بەڵام مەسەلەکە ئەوەیە کە خۆی ڕێککەوتنێکی ئامادە هەیە. ئەو ڕێککەوتنە ئەوەیە کە هیپار و پێرار و بەستر پێرار لە ئارادا بوو و ئێستاش ئێمە لە مانجی دەین کە حکوومەتی عێراق پرۆژەی بودجەی عێراق ئامادە ئاکات و هێشتا نەیناردووە بۆ پەرلەمانی عێراق. کاتێک کە ئەم هەردوو لە ڕێکەکەون لەسەر ئەم مەسەلەی ئەمە ئەبێت بەبەشێک لە یاسای بودجەی ساڵی 2017 و بە دڵنیایی و ئەو کاتە ئەبێت هەردوو لا پێوەی پابندن.
ئەنجومەنی نوێنەرانی عراق ئێستا تاوتوی هەندێک مەسەلە ئەکات بۆ ئەوەی ئەگەر کێشە لەم بارەوە دروست بوو ئەگەر لایەنێک پێوەی پابند نەبوو ئەو کاتە هانابەرن بۆ دادگای فدرال و ئەمە یەکێکە لەو میکانیزمانی کە تازە باسی لێوە ئەکرێت و ڕەنگە ئەمە ڕێگەریش بێت یاخود هاندەریش بێت بۆ ئەوەی ئەو دوولایەنە پێوەی پابند بن. هەلومەرجێکی تازە ئێستا لە ئارادایە بە بەراورد لەگەڵ 2 ساڵ یا ساڵی پار دەرفەتێکی باشتر پێک دێنێت بۆی ئەو دوولایەنە ئەگەر ڕێککەوتنیان نواژۆ کرد و ڕێککەوتن لەسەر مەسەلەی فایلی نەوت چانسی جێبەجێکردنی بە بەراورد لەگەڵ جاران زۆرترە. بەڵێ دیارە پرسیاری زۆرمان هەبوو بە تایبەت لەسەر مەسلەی پرۆسی ڕزگارکردنەوەی مووسڵ بەڕێستان بابەتێکتان نووسی بوو لەو بارەوە حەزمان کرد کۆمەڵک ڕابۆچوونی تازەی بەڕێستان وەگرین بەڵام کات ڕێگەی پێنەدان هیوا دەخوازیین لە داهاتوودا لەگەڵمان بەشدار بێ و ڕاوبۆچوونەکانت لە ڕێگای کوردستان 24ەوە بگات بە بینەرانی بەڕێز فەرید ئەسەسەر ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کوردستان زۆر سوپاست دەکەین کە کاتی خۆت بە ئێمەدا. بینەرانی بەڕێز سپاس بۆ ئێوەش کە کاتی خۆتان بە ئێمەدا بمێنن بە خێر و خۆش.